کاری بانکخوازی زۆر گرنگە لە بەرەوەی کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر کۆمەلگا هەیە. ئێمە شەمانەیە بزانین ئافرەتان تاشەنێک بتوانیانە ڕۆڵ لەم کار گرنگەدا ببینن و ئەوانیش کاری بانکخوازی بکەن و کاریگەریان هەبێت لە کۆمەلگادا، چونکە ئاینی ئیسلام ئاینێکی فراوانە، ورد و دروشتی هەموو ژیانی مرۆڤی تێدایە و ئافرەتانیش بێگومان دەیانەوێت لە ئافرەتانی ترەوە هەندێک زانیاری دینی و هەندێک پرسیار و هەندێک ڕاوبۆچوونی خۆیان بزانن و باشتر لەو پەیامانە تێدەکەن کە ئافرەتێک بۆیان دەکا و لە مێژووی ئیسلامیش دابینیوانە چەندین ئافرەتی بەتوانا هەبوون کە پەروەردەکار بوون، بانکخواز بوون، کاریگەری خۆیان جێشتۆ و هەتاوەکو ئێستاش ناویان لەسەر زمانە و ئێمە یادیان دەکەینەوە. بۆی کە زیاتر گفتوگۆ لەسەر بابەتە بکەین، میواندارەی خاتۆ ڕازانە بوبەکرمان کڕووە کە خاتون خۆیان بانکخوازن و ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕاستەوخۆ لەگەڵ ئێمەدا ئامادەی هەیە. خاتۆ ڕازان بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ جەنابتان، خۆشحاڵم. سپاس بەخێر، سەلامەت بینم، دەستەکەتان بە ئێمە بەخشی. باسێک لە گرنگی کاری بانکخوازی بکەین بە تایبەتیش بۆ ئافرەتە. ماڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و سەڵاوات لەسەر گیانی پاکی پێشەوەی مرۆڤایەتی و ئال و ئەسحاب و یاوەران و شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سپاس بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ لە کەناڵی ئاسمانی پەیام، سپاسی ئەم دەرفەتەکەم کە بە بەندەتان بەخشی. طبعاً ئێمە ئەگەر بگەڕێمەوە بۆ پێش پرسیارەکەی جەنابەت، طبعاً کاری بانخوازی ئێمە بمانەوێت نەمانەوێت کارێکی زۆر پیرۆز و گەورەیە، بەڵام کە ئەڵێن کاری بانخوازی تەواو پەیوەستە بە هاتنی دینی ئیسلام و ئەو تایبەتمەندیایی کە ئیسلام هێناوێتی بۆ ئافرەت. من حەزەکەم ئەگەر بە لەحەزەیەکی کەمیش بێ بگەڕێنەوە بۆ مێژووی پێشی ئیسلام کە ئافرەت چۆن لە زەحمەت و ناڕەحەتیە بووە، زوڵمێکی گەورەی لێکراوە، بەڵام بە هاتنی ئیسلام بەڕاستی ڕزگاری بووە لەم هەموو میحنەت و ناڕەحەتیە کە بەڕاستی ئەو کات ئافرەت مافی بوونی نەبووە، مافی ژیانی نەبووە، کچان کە لە دایکبوون زیینە بە چاڵەکران، مافی ئەوەیان نەبووە بە ئازادی بژین، هەستیان بەبوونی خۆیان نەکردووە. بەڵام کە بەڕاستی ئیسلام هات، ئەتوانم بڵێم ئافرەت بە تەواوی مانە نەجاتی بۆ، ڕزگاری بۆ لەم میحنەت و مافی نەبوون بوونە. بەڵام کە سەیرەکەین هاتنی ئیسلام ئەوەندە گەورەی بەخشی بە ئافرەت خۆی بینیەوە توانی زۆر کاری گرنگ لە ناو دینی ئیسلامە بەڕاستی بەرجەستە بکە. یەک لەو کارانە کاری بانکخوازیە کە کرێ ئافرەت بانکخواز بێ، ناتوانم بڵێم کاریگەری و کاری بانکخوازی وای کرد کە ڕنگ باتەوە بەڕاستی لە بەرجەستەکردنی شارستانیەتی ئیسلامدا. یعنی ئەو کارە ئەوەندە گرنگ بوو، ئەتوانم بڵێم مرۆڤی بە ئاگا هێنایەوە، بە تایبەت چینی ئافرەتان، بە تایبەت ینی چینی مینە کە وەکەوتم لە زەحمەت و ناڕەحەتیا بوو. بەڵام من کارە وای کرد کە ئافرەت خۆی ببینێتەوە بەڕاستی هەم لە بەرهەمی ئەم کارە، هەم لە بوونی کارەکەیە، هەمەوەی کە خۆی خاوەنی ئەوە بێ، هەم خۆی چۆن بڵێ لە بەرهەمی کارەکەیە سوودی لەوە وەرگرت بێ. بەڵێ ئەگەر بگەڕینەوە وەک جەنابەت فەرمووی بۆ سەرەتاکانی ئیسلام، لەگەڵ ئێستا زۆر جیاوازی، ینی ئێستا بەهۆی کەناڵەکانی ڕاگەیاندن، بەهۆی سۆشیال میدیا، بەهۆی ئەو سمارتفۆنانەی لە دەستی هەر کەسێکایە، ینی ئەتوانێت بە ئاسانی بگا بە وتاری مامۆستایان، بە بابەتە ئاینیەکان، بە خوێندنەوە بێ، بە بیستراو بێ لە ڕێی ڕادیۆکانەوە، بۆ نمونە لە ڕێی سمارتفۆنەکانەوە ئەتوانێت. ئەلێرەیە من ئەپرسم لە ئێستایا ئافرەت پێویستەکە لە کاری بانخوازیە هەر ئەسپی خۆی تاودات و حزوری هەبێ، یا مادەم مامۆستایانی بانخوازی پیا و ئەگەن بە هەموو کوچووکە لە بەرێکی ئەم وڵات و ئەم نیشتیمانە پێویست ناکە ئافرەت کاری بانخوازی بکە. بەڵێ لێرە شاتوانم بگەڕێمەوە بۆ سەردەمی بڵێن زمانی ئیسلام و هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەگەر پێویستی بکەمەوە بە پرسیارەکەی جەنابتەوە، تەمان ئەو کاتێک کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ کە خوای گەورە ڕەوانەی کرد بۆ ئەم ئومەتە، ئافرەت دەوری گرنگی تیابینی، خۆ ئەکرا و کاتە کاری پێغەمبەراتی ئەوەندە گەورە بوو، یعنی پێویستی بە ئافرەت نەبێ، بەڵام لە ڕوویەکیکەوە لە حزوری پێغەمبەری خوای صلی الله علیه و سلم، لە وجودی خۆیان درودی خوای لەسەر بێ، بەڕاستی ئافرەت دەوری گرنگی بینیوە. سەیرەکەین خەدیجە دایکی مانداران ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، یعنی گەورەترین دەوری بینی بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی زەحمەت و ناڕەحەتی و هاتنی وەحیە، پێشەوەش بەڕاستی پاڵپشتی تەواوی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه و سلم هۆکرا ئەو کاتە
يعني چۆن بڵێ پیرۆزی وەحی و کاری وەحی ئافرەت یعنی کاری تیانەکە ئافرەت دەوری خۆی نەبینێ بەڵام لەگەڵەوەشە کۆتا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە خاتەمی پێغەمبەرانە کە خۆشەویستی خوای پەروەردگارە هەر لێرەیە ئافرەت دەوری گرنگی بینیوە هەستەکەم ئەم دەورە هەر ئەو کات تا ئێستا بەڕاستی بەردەوامەوە ئافرەت لە هەموو کاتێکا بێ دەوری هەبێ یعنی کە سەیرەکەن لە دوای ئەوەش یعنی ئەمەش سەیرەکەن عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێداکی ئیمانداران يعني دوري تي بيني ولا زماني خويا دوري مفتي بيني ودوري شرعزاني بيني وهو أكراء وندى صحابي بريزة بن دوري بيغمبري صلى الله عليه وسلم كافر دوري نبي والله ما بستم أويا طبعا بي بس ما هو واقعي استوى طبعا هرچند ام دنیای پێشکەوتو مەسلەی ئەنتەرنێت بەڕاستی گرنگی خۆی هەیە ئافرەت دەتوانێت بە ئاسانی دەستی بەم شتانە بگا بەڵام هەر لە واقعی ژیانی خۆیان زۆر پێویستی بەوەیە بەڕاستی کە چۆن بڵێ شوێن کەوتەی بانخوازان بێ بانخوازان دەوری تەواویان هەبێ لە ژیانی ئەو تاکەیە بە هەموو جۆرێک ئێستا ئێماوە نەشارینەوە بەڕاستی هەتاوکو بانخوازی ئافرەت زۆر بێ کۆمەلگە زیاتر ڕۆشنبیرە بێ یعنی مەزانی بەشێکی کۆمەلگە بەڕاستی پێگاتوە لە ئافرەتان ئەتوانم زۆر جارە وترێ نیوەی کۆمەلگە ئافرەتە دایکی نیوەکەی تریشێتی کەواتە گرنگی خۆی هەیە لە کۆمەلگەیە کەواتە ئەم کاری بانخوازیە ئەوەندە گرنگە لە هەر سەردەم و کارێکا بێ لە هەر سەردەم و واقعیەکا بێ هەستەکەم گرنگی تەواوی هەیە و ڕۆڵی خۆی هەیە و ڕنگدانەوەی زیاتری ئەبێ لەسەر تاکەکانی کۆمەلگە خاتو ڕازان ئێستا ئافرەتان بەداخەوە بەشێکیان ناڵێن هەمووی بەشتی لاوەکیەوە سەرقاڵ نەژیاندا زۆر شت هەیە بۆی کە دووری ئەم خاتەوە لەو پەیامە جوانەی کە ئیسلام هێناوێتی بۆ ئافرەتان پرسیارەکە لێرەدا ئێمە تا چەندێک پێویستمان بۆ بانخوازی ئافرەتە و تا چەندێک کاریگەری لەسەر ئافرەتان دروست دەکات کە بگەڕێنەوە بۆ دینی ڕەسەنی ئیسلام بۆ ئەو پەیامە جوانانی کە هەبوو کاریگەری لەسەر ڕەفتار و کردداری هەر ئافرەتێک دەکات طبعا ئەگەر بمانەوێ ینی باز لە کاری بانخوازی بکەین یان باز لە ئافرەتێکی سەرکردەی بانخواز بکەین سەرەتا بێ بگەڕێنەوە بۆ ژیانی تایبەتی خۆی ینی ئەگەر ئافرەت لەم چۆن بڵێ ڕێگەیانەوە نەتوانێت بێتە بانخواز ئیسفادەی نابێت بۆ دەوروبەرەکەشی ئەوەش کە جەنابە دەڵێ طبعا ئێمە لە هەموو حاڵەتەکانە پێویستمان بەوەیە بەڵام ئەبێ ڕنگدانەوەی لە ژیان و واقعی خۆیان دەست پێ بکە بۆی کۆمەلگە بە تایبەت ئافرەتان ئیسفادەی لێ بکەن بڵێ بەرجەستەکردنی ئەو حاڵەتە لە هەنگاوی یەکەمی خێزانەکەی خۆیەوە دەورەبینێ ئێمە کاتێ سەیرەکەین بانخوازێک خۆی لە ژیانی خۆیان سەرکەوتوو بە کاریگەری تەواوی لەسەر خەڵکی کە دروست دەکات بە تایبەت لەسەر چینی گەنجان چینی ئافرەتان جا ئەگەر ئەو خانمەکە بەڕاستی ئەبێتە بانخوازێکی کاریگەر ئەبێ لە ماڵەوە خانمێکی زۆر چۆن بڵێ خانمێکی دڵسۆز بێ بۆ ماڵەکەی خۆی ئەبێ لە ماڵەوە بە نمونە شێفێکی سەرکەوتوو بێ ئەبێ لە ماڵەوە پەروەردەکارێکی زۆر گەورە بێ بۆ مناڵەکانی پەروەرشکارێکی ئەوەندە گرنگ بێ بۆی بتوانێت ئەم ڕنگدانەوەی ژیانی خۆی کە ئەبێتە کەسایەتی ڕنگ لە کەسایەتەکەی وەرەگرن سەرەتا لە ژیانی خۆیە چونکە هەموو جارێک ئێمە ینی لە کۆمەلگەی ئێمەیە کە سەیری کەسێکەکەی یەکسەر باگراوەندی ژیانی خۆیەکەوێتەوە بیرت ینی بزانی لە واقعی خۆیان سەرکەوتوو بووە چەند سەرکەوتنی ئەم بانخوازە بەڕاستی بەندە بەوەی کە دەوروبەرەکەی چۆن کاریگەری دروستەکە لەسەر دەوروبەرەکەی بەتەکید لەمڕۆیە زۆر پێویستمان بەوەی ئێمە زانین بەڕاستی دنیایەکی زۆر خراپ و فیتنەیەکی زۆر خراپ بەداخەوە ینی بوونی هەیە بەتایبەت لە کۆمەلگەی ئێمە یان مەسەلەی سوسیال میدیا دەوری گرنگی هەیە داخۆ ئافرەتانیش قوربانین تیا بەتەکید دویستمەوەتان عرضکەم کە ئافرەتان قوربانی سەرەکین لەوەیە هەتاوەکو ئافرەتی بانخواز هەبێ ئەم کەسانە وریاکاتەوە هەرچەندە کاکدانا ئاماژەی بەوەیە لەم ڕۆیە شت زۆرە بۆەوەی کە بەتایبەت چینی ئافرەتان سوود وەرگرن بەڵام هەستەکەم ئەم سوودانە سوودێکی ڕێژەیی دروست دەکەن بەڵام ئەمەی کە هەیە سوودی عملی و فعلی لە کەسێکەوە کە بە زیندویی ببینی کە لە نزیکەوە قسەت بۆ بکە کاریگەری لەسەر ژیانی دروست کردبێ ئێمە بۆ خۆمان ینی زۆر جار کە لە کۆمەلگەیە کارەکەین ئەها بەها کۆمەڵاتیەکان زۆر دەوری گرنگە بینن جاری وایە ئەو کەسە بە نەزەری لەسەر شاشەکەیەتی تەسیراتی ئەو شاشەیە بە هەر شێوازێک لەو شێوازانەی باستان کرد کەمەمێنێتەوە لە خەیاڵی بەڵام کاتێک کە خۆی ئەکەوێتە کێشەیەکی کۆمەڵایەتیەوە پێویستی بەکیە پێش هەموو شتێک پێویستی بە ئافرەتێکی بانخوازی کاریگەرە کە پێش هەموو کەس یارمەتی بە پێچێ دایکی خوشکی کەسە نزیکەکانی لەو ئاستەیانە بن ئەو کێشەیە بۆ چارەسەر بکەن بەڵام کە ئیسفادە لە بانخوازێکەکە بەڕاستی لە چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکانە ڕاستەوە خۆ تەسیری تەواو لە دوای ئەوە جێمێنێ بۆی ڕاستە کەواتە ینی چۆن لە با بڵین بواری فەقێهەتیە فەقێ چێتە خزمەت مامۆستاکەی دەستە و ئەژنۆ دائنیشێت و بەرامبەر مامۆستاکەی فەیس تو فەیس بەرامبەر یەکتری دانیشن بەبستە بڵێ ئەمە زیاتر کاریگەری هەیە بوونە جەنابەت لەگەڵ
کچێکە لەگەڵ ئافرەتێکە کە گرفتێکی هەیە یا با بڵین پرسیارێکی شەرعی هەیە لە باتی لەم ئامێرە مردووە ئەو بابەتە وەرگێ ئەگەر لەگەڵ کەسێکا گفتوگۆکە باشتر تێگەمە بەسەد ئەوەی وانە بەتەکید بڵێ زۆر باش کاریگەریە لەوە زۆر باشترە لەوەی کە بە نەزەری ئەم شتانە بینێ کە کاتێک بە عملی ئەبێت بەتەکید ئەو کاتە تەسیری بانکوازەکە لە هەموو ڕوویەکەوە لەسەر ئەم کەسە یعنی تەسیرەکەی دائەندێت ببورن باس لەوە کرد لە ئێستا ئێمە بە خۆشحاڵیەوە جاران ئافرەتان کە پرسیاری شەرعیان هەبوو هاوتا و هاوێنەی ئەو کاتەی زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئافرەتان پرسیارێکی فقیان بۆ دروست بوو ڕاستەوە خۆپەنایان بۆ دایکە عایشە ئەبرد هەر بۆیە دایکە عایشە ئەوە بوو بە چۆن بڵێ ڕاستە خۆی الحەمدولله هاتوانم بڵێم کەسێکی زۆر شارەزا بوو بەڵام ئەوە بوو بە ڕێگایەک بۆ بۆی کە ببێ بە مفتی بە شەرعزان زۆربەی ڕێوایەتی فەرمودەکان بەڕاستی لەوە گێڕاوەتەوە جا قەستم ئەوەیە الحەمدولله ئەمڕۆ ئەوەش جێ دڵخۆشیە کە ئافرەتان جاران و پرسیارەیان بۆ دروست بوو ڕاستەوخۆ تەلەفۆنیان بۆ مامۆستایەکی ئاینیە کرد یان ڕاستەوخۆ چوونە خزمەت مامۆستایەکی ئاینی بۆ دەندەشەکردنی بڵێنەها پرسیار و ئەو بابەتە شخصیانەی بۆ ینی مادە ئەحوال شخصیەکان کە ئینسان پێویستی پێیەتی بابەتی فقهیە الحەمدولله ئێستا زۆربەی پەیوەندی بە ئافرەتەوەکە یان دەتوانم بڵێم پێوەستی بکەم بە پرسیارەکەی هۆنیا خانەوە کە باز لەوە کە گەنجان پێویستیان بە بانخوازە بەتەکید لە هەموو ڕوویەکەوە ڕەنگەوە ڕوویەکی باش بێت ئافرەتان خۆیان زۆر مرتاحن من بۆ خۆم تقریبا نزیکی 10 ساڵ هەیە لە دوایەوەی کە کۆلێژی زانستە ئیسلامیەکان تەواو کرد سوپاس بۆخوا یعنی ڕاستە ئێمە ناگەینە ئاستی مفتی بەڵام ئەتوانین ڕێڕەشنکەرەوە بین ئەتوانین بەرچاوڕوونی بین بە ئافرەتان بە خوشکان بە ڕەگەزی خۆمان زۆربەی ئافرەتان کە تەلەفۆنەکەن بۆ بابەتانە زۆر خۆشحاڵن یعنی ڵێ من پێچێ 10 ساڵە پرسیارێکم هەبێت لە ڕووم نەبوو لە کەسی بکەم هەر بە هەڵەش لە ژیانما تێپەڕیەوە پرسیارە یعنی ئەو حاڵەتە بە هەڵە بەسەرما تێپەڕیوە لە ڕووم نەهاتووە بەڵام کە ئێستا ئەزانم خوشکێک هەیە بەڕاستە خۆ هەموو خەمەکانی خۆم هەموو پرسیارەکانی خۆم بەڕاستی کە بۆی ئەەکەم زۆر مرتاحم جا قسمەوەی کاریگەری بانخواز لەو شتانەی ڕوە بێگومان هەروەکو چۆن نەخۆشە کاتێک چێتە لای پزیشکێک ئافرەتێکە گەبچێتە لای پزیشکێک کە ئافرەت بێ بە مرتاحتر ئەتوانێت ینی نەخۆشێکی تێبگەێنێ وەک لەوەی پێ بێ بابینە سەر بابەتێکی ترمەوە سەڕازان بێگومان لە هەموو سەردەمێکە با بڵین هەر ئیشێ بکەی ئەبێ خۆت ینی پرزانیاری بکەی لەو بابەتەیە تا چەند کاری بانخوازی لە ئێستادا پێویستی بۆی ئەوانەی کە وەکو جەنابتان بانخوازن دەبێت بە بەردەوام بابەتە فقهی و بابەتەکانی سەردەم ئاگادار بن و ئاگاداری نوێترین ئەو با بڵین فتوایانە بن کە زانایان لە سەرانسەری جیهانە لەسەر بابەتەکانی دن ئەمێ ئەوە بڵم تا چەند دەبێت بانخواز کەسێکی وریا و ئاگادار و شارەزا بێت بەتەکید وایە هەموو کارێک مرۆڤی کا پێویستی بە زانست و زانیاری و معریفەی تەواو هەیە بەتایبەت کاری بانکوازیش خۆی کارێکی زۆر پیرۆزە اینجا ژیانی مرۆڤەکانی لەسەر بەندە جاری وایە ئینسان بەڕاستی وەڵامی پرسیارەکەیتەوە مفتیەکە فتوا ئەیە کاریگەری تەواو لەسەر ئەشخاصەکان دانێ لەسەر ژیان و کۆمەڵگە دانێ بەتەکید هەموو کارێک وەکوتم ئەو گرنگی خۆی هەیە کاری بانکوازیش زۆر پێویستی بە لایەنی پەروەردەکردنی جارێ خود هەیە ئەبێ ئەو کەسە هیچ نەبێت لایەنی پەروەردەیی خود ینی بە جۆرێک لە جۆرەکان پتە بکات شیرازەیەکی باشی هەبێت لەو ڕۆیە اینجا بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری خۆی لە هەموو زانستەکان بە تایبەتی ئەو زانستەی کە کاری تەواوی لەسەرەکە کە مەسەلەی بانکوازیە یان نەتوانم بڵێم هیچ نەبێ گەر ئەو کەسە لە ڕێی شەهادەشەوە بەڕاستی بەوە نەگەشت بێ ڕۆژانە دیراسی هەبێ بۆ بابەتانە بە تایبەت بابەتی سەردەم ئێمە زانین هەل لە کۆنەوە بەڕاستی لە دێر زمانەوە تا ئێستا کۆمەڵێ فتوامان هەبوو هەر مسلمانان کاریان لەسەر کردووە ئیمامەکان لە زمانی خۆیانە بەڕاستی لە تەمەنی دواتر لەوەی کە پێشتر فتوایانیاوە فتوای قەدیم و جەدیدیان هەبووە کەواتە لە هەموو سەردەمێکە هەموو بانکوازێک هەموو مفتیەک هەموو کارخوازێک بەڕاستی ئەبێ زانستی خۆی بەرز بکاتەوە معریفەی خۆی بەرز بکاتەوە دیراسی تەواوی هەبێ ڕۆژانە ئاگای لە بابەتەکانی سەردەم هەبێ بە تایبەت ئەو بابەتانەی کە گۆڕانکاری بەسەرایە ئەو بابەتانەی کە چۆن بڵێ هێڵی سوور نین ئێمە زانین کۆمەڵی بنەما و بابەتمان هەیە لە ئیسلامە هێڵی سوورە ئینسان ناتوانێت گۆڕانکاری تیا بکات بەڵام کۆمەڵێ بابەتمان هەیە بە تایبەت ژیانی مرۆڤەکان پەیوەستە بە مەکان و زەمان و ئەوانەوە ئەبێ دیراسی تەواوی لەسەر ئەو مۆزوعانە هەبێ خوێندنەوەی تەواویشی بۆ بابەتە شەرعیەکان هەبێ وەکو وتم نەگەوەی بەڕاستی هەل لە پێشە شاهدەیەکی هێنابێ لەو ڕۆ بەڵکو دیراسی بەردەوامی هەبێ لە ڕێی کتێبەکانەوە لە ڕێی سۆشیال میدیاوە لە ڕێی بابەتی سەردەمەوە خۆی پرچەک بکات خاتو ڕازان
ئایا ئەکرێ ئێمە هەموو ئەو بەرپرسیاریتیە بخینە ئەستۆی ئافرەتانی بانخواز؟ ئایا بۆ منە خاتوونێک کە مامۆستایە، ئەندازیارە، دکتۆرەیە، بەرگدووریەکە، هەر کار و پیشەیەکی هەیە، ئەرکی بەشێکی ئەوەی لەسەر نییە کە بانگەوازێک بک بۆ دەوروبەرەکەی خۆی و هەندێک شارەزایی لە ئاین ئیسلام پێیا بکات و ئەوە هەر بۆ ئیکتیفانەکە کە لە کەسانی تر بۆ نمونە هەندێک زانیاری وەربگرێ، ڕاستە ڕەنگە بۆ هەنێشت بچێتەوە بۆ لای کەسانی تر. بەتەکید وایە هۆنیا خانەمە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە، هەروەکو چۆن عیلم فەرزکراوە لەسەر هەمومان کە لە دینی ئیسلامە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ طلب العلم فريضة على كل مسلم ومسلمة، يعني بمعنى نمانوي همو بابتكان كالإسلام براسي باس كراوة خطاب أبو هردولا، يعني ها سيركين لقرآن أخوي پروردگار كخطاب معنا كاد براسي خطاب برو هردولا معنا جاينا كردونته كواتل همو بابتكان أفرد خوي بيسي بوي خوي زانياري طواوي لسر همو بابتكان هبه بلام أمش نبوة بعادة يستيما سيركين واقعي كإما لكردستان براسي كأجين يعني بمعنى نمانوي إما لكم الجيا بيسمان بفيزيشكا بيسمان بأندازيارة بيسمان بمعلم ما وصايا بيسمان بپرورشكارة، يعني راست أمانة خويا بيتا أخصائي بو هرمروفيك جابت عبادة مقسم على سر أفرتا بلام ضرورة من زور جار عليهم أجر هرمروفيك بتعبد أفرتان كل زانستي كأخوانن براسي بو جياني خوي بيسي بزانستي شرعي هي هل بو ويك جياني تعبتي خويا ركبخا، يعني سيرة كي لفتشوكترين اشتوكا مروف بيسيتي بيتي هلا خصاني بياني هتاوك أو كاتي براسي خوي كومله بحالي الشخصي هي بيسي بوي كإنسان لشريعته وري بقري وقتل لحمو باركانا أجر هر كسيك هر مروبي هر أفرتك براسي ويك زانستي لهرشتك هذا سرتا بيسي بمية بلان بداخل أمره خلق قال نابته ولا ويا جاري ويا هر بيه بموضوع أنا يتاوك وي حالكي ويا تبيش ونازاني شون برسيار بكات شون حالك يقلب كاتوا بالتأكيد ويا همو كسيك بيسي بويا زور جاره وتري لهمو شتێک بزانە بەڵام لە شتێک زۆر شت بزانە کەواتە ئینسان ضرورە لە شتێکە تایبەتمەندی و ئەخسایی هەبێ بەڵام ضروریشە لە هەموو زانستەکانە ئەو زانستانەی کە خۆی پێویستی پێێتی شتێکی لێ بزانە. باش هەموو کارێک لەمپەر و بربەستی خۆی هەیە بێگومان بەتایبەت کاری بانخوازی لەمپەرەکان و بربەستەکانی چین و بەتایبەت بۆ ئێوەی ئافرەتان و ئێستا لە هەرێمی کوردستانە ئەو لەمپەرانە چین کە ئەبنە وەکو بڵێ ڕێگەر عایق لە بەردەمەوەی کە ئێوە بتوانن وەک پێویست یعنی نەتوان وەک پێویست کاری خۆتان بکەن. ماڵێ بەتەکید هەموو کارێک لەمپەر و هەوراز و نشێ و زەحمەتی هەرتایە هیچ کارێک بەبێ ئەوانە نایەتە بەرهەم زەحمەتی و ناڕەحەتی هەر بانخوازێک هەستەکەم بۆ برایەکیش بۆ ڕەگەزی بەرامبەری شەر بەو شێوەیە بەڵام بۆ ئافرەتان ڕەنگە ئەو لەمپەرانە زیاتر بن بەتایبەت لەناو کۆمەڵگەی ئێمە ئەتوانم بڵێم بەداخەوە تا ئێستا کۆمەڵگەیەکی زۆر داخراوین يعني زور بزحمت أفرتان يعني من استكم زور أفرت بين ماله ورنج حسبك ببيبة بانك خاص والله كومالي رجري هي جاري وهي مالوي رجينا دن كسكاركي بيركدنوي أستي ثقافي أو ماله بيركدنوي معرفيا لبابتك أنا ريبينا دن دركوي أسبي خوي تاودا يعني أتوانم بلهم هوكار زورن هوكاري هوكاراني كهن أتوانم بلهم شون بلي نكرانوي كومالجا اینجا ڕێگری کردنی کە سوکار اینجا جاری واشەیە نەتوانینی کەسەکەیان نەبوونی جورئەدەوەی کە بتوانێت بێ بە کەسێکی بانخواست ئەوانشی کە ئەو کارە ئەکەن بەتەکی زۆر زەحمەت و ناڕەحەتیەتە پێشەوە بۆیان لەگەڵ ئەوەی ئێمە ئەزانین ئەو بانخوازە لە ماڵەوە بەڕاستی خانمی ماڵە پەروەردەی ماڵەکەیەکە ئەرکی ماڵەوەی لەسرە لە دوای ئەوە ئەرکی کە سوکاری لەسرە پێسی خۆی ئیشی تایبەتی خۆشی هەبێ بنمونە لە شوێنێکە لە دام و دەستگایەکە کار بکات لە دوای هەموو ئەمانە کە ئەبێتە بانخواست تەسیراتی ئەم هەموو کارە بەتەکی دەبێتە هۆکار بووی نەتوانێت کە ینی بە جۆرێک لە جۆرەکان دەرگاکەیان ڕێگاکە کراوە بێ بۆی بتوانێت ئەسپی خۆی تاودا بەڵام ئەلحەمدولیلاوەی کە جێ دڵخۆشیە ئەتوانم بڵێم لەم ساڵانەی دوای سواز بۆخوا بە تایبەت لە ناو ڕێکخراو دەستگا ئیسلامیەکانە ئەوە زۆر جێ دڵخۆشی کە کۆمەڵی ئافرەت دەرکەوتون ئەمەش ینی جێ شانازیە بۆ ئافرەتان کە جورئە دەکەن لەم حاڵەتەیە لەم بار و زروفەکە ئەمەیتایە ئەوەیان جێ دڵخۆشیە ئەلحەمدولیلا ئەتوانم بڵێم دەستکەوتیشیان دیارە و گرنگیشیان لە کۆمەڵگەی ڕەنگیاوەتەوە ئومێد دەکەین زیاتر بێت ئەمە بکەمە کۆتا پرسیار و گەر بە کورتی وەڵام بنەوە ئێمە پێشینەی چاکمان هەیە خانمی نمونەی زۆر تایبەتمان هەیە لەوانە باس لە دایکی ئیمامی ئەحمەد دەکەن کە بەیانیان ئەوەندە بچوو بۆ نەیوێراوە خۆی لەگەڵ ڕۆشتەوە بۆ مزگەوت بەڵام بۆی منداڵەکەی
بەرهەمێکی هەبێ ئەم کاری کردووەیان ئەسمای کچی ئەبوو بەکرمان هەیە یەکەم شەهیدمان هەیە لە ئیسلامە سومەیەمان هەیە ئەمانە هەمویان کۆمەڵێک نمونەی باشن تا چەندێک گرنگە ئێمە ئەوانە بکەین بە نمونە و ڕەنیشاندەر بۆ ژیانی خۆمان. بالتأكيد كانت السيري يعني الصحابة كان بتعبد أفرتاني الصحابة يعني أو مع البودرة زور جريء بون لهمو بواركان أخويا قتيزنا كردو ولا شتكا إما بس مع داكي إيمان داران خديجة كر كلتيا دوري جرينجي هو ولا ضلدانوي بيغمبري خوا لبش قرتني لسر كوتني بس مع عائشة داكي إيمان داران رضا ورحمتي خوا لبي دوري جرينجي لتيا هو راس لهمو بواركان دوري خويا ولا قرجاني بيغمبري خوا بلام دوري جرينجي هو ولا ويك براسي أم شريعتي بقى ئافرەتان گەیاندووە لەوابەتی فێقی و شەریعزانیە کەسێکی زۆر شارەزا بووە بەڵام سەیرەکەین هۆنیا خان کاکدانا طبعاً کە سەیری هەموو سەحابەکانەکەین ئەتوانین بڵین هەموو لایەنەکانی ژیانیان فەرامۆژ نەکردووە ئەسما دەوری چی بینی لە ڕووی سیاسی و ئەو کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کۆچی کرد گەورەترین دەوری بینی خۆ لەو کاتەیە ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوا لێبێ گەنجێک بۆی توانی ئەوە کارە بکە بەڵام کەواتە ئافرەتان هەل لە سەرەتای مێژووی ئیسلامەوە دەوری گرنگیان هەبووە تا ئێستا کەواتە ئێمەش ئەتوانین بەڕاستی لە هەموو بوارەکان ئافرەت يعني دوري خوي ببينه لشتكا خوي قتيز نكا إنجا سمية يكم شهيد ولا أفرتان على الإسلام لبيش سن لبيش 1400 أو اندصال يعني سيدة كان يما براسي كاتككم وبو من جنا من خوم حزم كلام جبوبم كم تدل سديك ما في أفرد لأوروبا دراوة بلام زيادة ل 1400 صالة براسي باز لما في أفرد كراوة أفرد خوي دوزي وتو خوي بيني وتو ما في جياني بدراوة الإسلام لقل أوشا ئێمە ئەومان بیر نەچێ ئەو مافانەی لە ئیسلام دراوە تا ئێستا تا کۆتایی دنیاش لە هیچ ئەدیانێکی کەیە ئەوەندەما بە ئافرەت نەتراوە بەدەل لەوەی مافی پێیاوە اینجا تایبەتمەندەکانی پاراستووە دەرگای زۆر باشی لەسەر کردووەتەوە بەنمونە کاری ئافرەتان زۆر جارەوە ئەفرۆشرێتەوە کە ئیسلام ڕێگریە لەوانە بەڵام بەتەکید وانە ئیسلام یعنی ئەوەندە تایبەتمەندی ئافرەتەکەی پاراستووە ڕێ پێیاوە ئەم کارانە بکە هاوشان لەگەڵ پیاوێکە هەر بۆ یەخوای پەروەردگارە فەرمێ للرجال نصيب مما اكتسبوا وللنساء نصيب مما اكتسبنا يعني لهمو بواركانا كسيري قرآني بيروزا كان فرودة كان پیغمبري خوا سيري كان افراد لهمو بواركانا درگاي بو كراوتوا بلام خاطري گيراوا زوري لينا كراوا واجبي لسر بواجب لسري دانن راوا هر بو يما دلخوشين براسي بوي كخومان لنا ودينك يا ويا بينينوا سواز بو خوا شوين كوتي ام دينا جروج بروج بتايبد افرتاني ما وش ما بينتي استا يعني اوروبا بتايبد بورغزيمينا باوجكاتو براسي باوجكا باسلاما يعني اسلام واي كردو الحمد لله زوربي افرتان لاوروبا اسيانا وبهوش كلا دواي قرنك لبيش قرنك اوان براسي بس ما فيان كراوه بەڵام ئێمە لە پێش 1400 ئەوەندە ساڵ مافمان دراوە و مافەکانمان بە هەموو شێوەیە پارێزراوە. بەڵێ سپاس بۆ خاتۆ ڕازانە بوو بەکر بانک خواست کە لەم تەوەرەیە لەگەڵمانە بوو سپاس ئەم کاتە دوێ ئێمە بەخشی کاتانەکەم دەستان خۆش بێ سپاس بۆ برایانمان لە پشتی کامێرا سەربازی ون دەستان خۆش بێ سپاسانە جەنابشتان لە دوورەوە هاتوون ئینشەڵا بە سەلامەت دەگەڕێنەوە بە سەلامەت داتوون بە سەلامەتی دەگەڕێنەوە مەمنونین دەستان خۆش بێ سپاسانەکەی